بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان کە ئەم ڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ، جوانترین چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئەمە پێشکەش بێ بەیەوەی عزیز و خۆشەویست. تەمەنای بەیانیەکی پڕ لە سوودەیی و پڕ لە خۆشیتان بۆ خوازین، هەمووان بە دەروونێکی ئارام و بە دڵێکی خۆش و ڕوخسارێکی ئارامەوە ڕۆژەکانمان یا ئەمڕۆمان دەست پێ بکەین و سەرلەبەری ڕەنگ بداتەوە لە سەرلەبەری ژیانماندا. ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژ لە دوو تەوەری سەرەکی پێگاتووە، وردە وردە بەرەو وەرزی سەرما و زیادبوونی سەرما ئەچین لە وەرزی زستاندا، چۆن پارێزگاری لە پێستمان بکەین. بێگومان ئێمە لە وەرزی هاوین و لە وەرزی سستاندا دەکەوینە بەردەم بەرپرسیارەتێکەوە لە پاراستنی ئەو پێستەی کە خوای گەورە بەخشێک بە ئێمەیداوە. ئێمە ئەمڕۆ بە ئامادەبوونی پسپۆڕێک یا پزیشکێکی بوارەکە قسە لەسەر ئەو هۆکارانەیان ئەو شێوازە دروستانەکەین کەوا پێستمان لە سەرما و زۆقمی زستان بپارێزین. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر دۆخ و ڕەوشی ڕۆژنامەنووسانی کەرکووک، بە تایبەت ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک لە نێوان چ دۆخێکدان لەلایەکەوە پشتگوێ خستن یان ململانەی نێوان دوو حیزبی کوردی لە کەرکووک و هەروەها ململانەی نێوان کورد و حکومەتی عێراقی وەکو یەکێکی دیکە لەو کێشە و گرفتانەی کە لە بەردەم ڕۆژنامەنووسانی کوردایە. بۆ قسە ئەمە کۆی ئەو بڕگە و بابەتانە بن کە ئەمڕۆ بەرنامەی پەیامی ڕۆژیان پێدەڕازێنینەوە لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود کە بۆ ئێوەی عزیز و خۆشەویستمان ئامادەکرد. وڵای زانوەکە میشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین کامانن ئەو جیاوازی واڵ و گۆڕی بەسەر نرخی دراوەکان داهاتووە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم ڕۆدا و لا ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین.
15 دوانزەی ساڵی 1956 لە دایکبوونی نووسەر و بانکخواز و کەسایەتی دیاری ئیسلامی وڵاتی سعودیە دکتۆر سەلمان عۆدە. دکتۆر سەلمان عۆدە یەکێکە لە کەسایەتیە کاریگەر و بەرجەستەکانی گیانی ئیسلامی و بە ڕەخنەگرێکی دڵسۆزی سیستەمی حکم دادنرێت لە سعودیە و بە هۆی کاریگەریەکەیەوە چەندان جار ڕۆبەڕووی زیندان و ئازار بۆتەوە. دکتۆر سەلمان عۆدە لە ئێستادا تەمەنی 64 ساڵە و لە زیندانەکانی سعودیەدا دەست بەسەر کراوە و بڕیارە لە داهاتوودا حکمی لە سێدارەدانی بەسەردا بچەسپێنرێت. دکتۆر سەلمان عۆدە 62 کتێبی دانراوی هەن لەوانە باوکم وای فێرکردم، لە ڕەوشتەکانی بانکخواز، نامەیەک بۆ باوکم، ململانەی ئیسلام و عەلمانیەت لەگەڵ پێغەمبەر درودی خوای لێبێت. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەوەرێکی ڕێنمایی تەندروستانەیە کە ئێمە هەفتانە هەوڵەدەین لە بەرنامەی پەیامی ڕۆژ کۆمەڵێ ڕێنمایی تەندروستی لەگەڵ ڕێنماییە پەروەردەی و کۆمەڵایەتەکانی دیکە بە ئێوەی عەزیز و خۆشەویست ببەخشین. بێگومان پێست یەکێکە لەو بەخشە جوانانەی کە خوای گەورە بە مرۆڤی داوە و ناسێنەرەوەیەکە یان یەکێکە لە تایبەتمەندی و خەسڵەتەکانی مرۆڤ کە زۆر جار مرۆڤ شانازی پێوە دەکا و مایەی شانازی پێوەکردنیشە. ئێمە لە وەرزی هاویندا قسەمان لەسەر پاراستنی پێست کردووە لە پلە گەرمەکانی هاوین و پلە بەرزەکانی گەرمە. لە ئێستا دەکە وردە وردە بەرەو وەرزی زستان و بەرەو چلەی زستان یا بەرەو سەرمای زستانە چین. هەوڵەدەین ئەو ڕێنماییانە بە میوانێکی ئازیز و پسپۆڕێکی بوارەکە بە ئێوەی عەزیز و خۆشەویست بدەین کە کامانن ئێم ئەو ڕێنماییە و شارەزایانی کە پێویستە ئێمە لەبارەی پاراستنی پێستی خۆمانەوە هەمان بێ. ئایا بەکارهێنانی دەرمان و کرێمی تایبەتیە یام شێوازی ژیانمانە یام جۆری خواردنەکان کە ئێمە ڕۆژانە و شەوانەی خوین. بەڕێز دکتۆر یوسف گوڵەیی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست قسە لەم تەوەرە ئێمان بۆ دەکات. دکتۆریان زۆر بەخێربێ و سپاس بۆ ئامادەبوونە. ژیان دەمیشە پڕبێت لە گوڵ هاوشێوەی گوندەکەتان ئینشاڵڵا. زۆر بەخێربێ. یەکەم پرسیار لەوە دەست پێەکەین جیاوازی وەرزەکان و ئاڵوگۆڕی وەرزەکان چییە لە مەبەستمەوەیە پێست لێرەدا ڕۆڵی چییە؟ ئەم کاتێک کە ئێمە وەرزەکان ئەگۆڕین هاوین پاییز زستان چۆن تەعامل لەگەڵ پێستمان و پاراستنی پێستمانە بکەین؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان. زۆر خۆی ئەم تەوەرە گرنگیەکی زۆری هەیە لە لای ئێمە و ئێمە دائیمەن کە ئامۆژگاریەکانەکەین حەزەکەین ئەو کەسانەی کە سەردانمانەکەن یان ئەو کەسانەی کە گوێمان لێیەگرن شتەکان خۆی چۆنە بەو شێوەیە جێبەجێ بکرێت تا ئیسفادەی لێ بکەن. لە هەموو وەرزێکە پێست پێویستی بە پارێزگاری هەیە. ئێمە دوو جۆر کەشوهەوامان هەیە، کەشوهەوایەکی زۆر گەرم، کەشوهەوایەکی سارد. ینی تقریبان کەشوهەوای وەسەد لە وڵاتی ئێمە کەمە، وەک هەنێ وڵاتی تر نییە. مەسەلەن تۆ کەشوهەوایەکی وای هەبێت زەرەر بە پێستەکە نەگەێنێ. ئێمە گەرمامان زۆر گەرمە، جەوی ینی هاوینمان هەتا بەهاریشمان فترەیەکی کەمە و گەرمایەکی زۆر یەکسەر دەست پێەکە. زستانیشمان کە دەست پێەکە زۆر ساردە. جا بۆ تەوەری بەرنامەکەشتان کە ئێستا ئەمە لە جەوێکی سارداین و جەو بەرەو ینی وشک بوونەوە ئەڕوا پێویستی بە هەنێ پارێزگاری هەیە کە بکرێت لەم وەرزەیە. ئێمە ئەوەی کە بکرێت خۆی نەخۆش پێویستی بەوە نیە مەسەلەن سەردام کە ئەتوانێت مەسەلەن ئەو شتانەی کە هەیە زۆربەی لە ماڵەوە تەطبیقی بکە. باشە مەسەلەن یەک لەوانە ئێمە وا فێر بووین کە لە زستانە جەوی ژوورمان با زۆر گەرم بێ، لە جەوێکی ساردەوەیەتە جەوێکی گەرم، ئەمە تەبیعەتی پێست تێگەیە. باشە جەوێکی زۆر گەرم دروست دەکات ئەو ڕێژەی شێدارکەرەوەی کە پێست پێویستی پێیەتی تێکیەیە کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی پێستەکە زیاتر وشک بێتەوە. کەواتە لە حاڵەتە ئەبێت چی بکەین؟ مەسەلەن پێویست ناکات تۆ جەوێکی زۆر گەرم لە ماڵا بخۆڵکێنی، پاشە مەسەلەن سۆپا هەڵەکە لەگەڵ یا سپلێت هەڵەکە ئەڵێ بۆ هەستەکە ئەمە بۆ پێستی باشە،
ناهێڵێ سەرمازەرێنی پێبگەێنە بەس بالعکس پێستەکە زیاتر وشکەکاتەوە. کەواتە زۆر نزیک بوونەوە لە زۆپا بێت لە هیتەر بێت چ کاریگەریکی خراپ لەسەر دروست دەکات. ئەمانە ئێستا مەسەلەن بە تایبەت لە چ کاتێکا بەکارێت ئەم لە وەرزی سەرما و زستانە بەکارێت پێستەکە زیاتر وشکەکاتەوە کە ئەو پێستە وشک بۆ خورانی بۆ دروستەکە ڕەنگی پێستەکە تێکەیات ئەمە بۆ هەموو جۆرە پێستێکە بێت سەریکە بەعام بەسەر هەموو پێستەکانە تەطبیقە بێ بەڵام بە زۆری کێ زەرمەندە بن ئەو کەسانی کە خۆیان پێستیان وشکە یعنی هەر لە ئەساسا پێستیان وشکە یان مەسەرەن نەوعێ لە پێزوشکیان هەیە کە پێڵێن بە ئینگلیزی پێڵێن ئەتۆپیک دێرمەتایتس واتای ئەگزیمای ولادی یعنی هەر لە مناڵیەوە خۆی پێستی وشکە مەسەن کە لێ پرسی سەیرەکەی کەسێکە تەمەنی گەورەشەیەت بۆلات وشک بوونەوەی پێستی هەیە لێ پرسی ئەڵی دایکت لە مناڵیا پێی وتووی تۆ پێستت وشک بووە خورانت هەبووە زۆربیان هەیەیان بووە ئەم کەسانە زیاتر زەرمەندە بن یان مەسەلەن ئێمە اعتقادێکی تریشمان هەیە زۆر جار لە کاتی خۆشۆدنە کەسەکان لە زستانە بەتایبەت زۆر ئەمێننەوە حەزەکات لە حەمامە زۆر هەوا هەستەکە پێستی بەوە پاگە بێتەوە بەس ئەمەش زەرەری لێیە پێستەکە زیاتر وشکەکاتەوە ئێمە نەوەیەک لە چەوری لەسەر پێستمان هەیە ئەوە پێی ناڵێن چەوری چڵکنی چەوریە کە پارێزگاری لە پێست دەکات ئەمە لە هەموو وەرزێکە خود تەنها لە زستانە بەدی ئەکرێت ئەم چەوریە بە تەبیعی لەسەر پێستی مرۆڤەکان هەیە بۆ پارێزگاریکردن لی باشە وەکو سیستمێکی بەرگری پێستەکە وایە لە هەمان کاتیشا جوانیەکیشی پێ بەخشێ بەپێ سیرەکەی ئەوەندە زۆرەمێنێتەوە ئەو چەوریە ژەبا لەگەڵ خۆیان کێتە دەرەوە طبعاً هەنی ڕێنمایی هەیە بۆ پاش خۆشۆرنەکەش ئەویش تەطبیق ناکە سیرەکەی پێستەکەی زیاتر وشکە بێتەوە مەسەلەن ئەبێت تۆ ئەو کەسە کە خۆی شوهاتە دەرەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە پێستیان وشکە یەکی ئەگەر پێستی تەبیعیش بێ ئەمەش نەکا قەی ناکا مەسەلەن بەکارهێنانی مرەتەب پێویستە دوای خۆشۆرنەکە کەیتە دەرەوە مرەتەبێ بەکار بێنێ کە لەگەڵ پێستیا گونجاو بێت ئەو کاتە ناهێڵە زیاتر پێستەکەش وشک بێت زۆر باشەکە زۆر جار باز لەوە ئەکرێت کە ئەگەر سابوونێک کەفی زۆر بکات یان بۆنێکی زۆری خۆش بێت شامپۆ بە هەمان دەستور ئەمانە ئەگەر بەکاریان بهێنی کاریگەری لەسەر پێست دروستەکەدایە ئەم قسەیە ڕاستە تا چەند بوونی هەیە خۆی بەڕاستی ئێستا وا مەسەن بڵاوە تا سابوونەکە بە قووەت بێت مادەکەی تیژ بێت ئەڵە زیاتر پاکیەکاتەوە پاشە بەڵام ئەمە بالعکس ئیشەکە زۆر جار زەرەر لە پێستەکەیە مەسەلەن سەیرەکەی خۆی شووا بە شێوەیەکی بەردەوام ئەم مادەی بەکارهێناوە پێستی تووشی وشک بوونەوە ئەبێت تووشی هەستیاری ئەبێت تووشی کزانەوە و سووتانەوە ئەبێت مەسەلەن خورانی بۆ دروستەکە سەیرەکەی ئەوەنە پێستی ئەخورێنێ برینارە بێت دوای برینارێکە سەیەکەی تووشی هەوکردنە بێت ئەمانە هەمووی زەرەری پێگەێنێ بۆ ئێوە چاکە ئەو کەسانەی کە مشکلەی وشکی پێستیان هەیە بە ڕێنمایی پزیشک ئەو شتانە بەکاربێنێ چونکە هەندێک سابوون هەندێک شامپۆی تایبەت هەیە ئەو مادانە زۆر بەکەمیتیای بەکارێت کەفێکی کەمەکە پێستەکە عەزێت نایە فاتەم قسەی بوونی ڕاست ئەگەر کەفێکی کەم بکە ئەوە دەرخەری ئەوەیە کە ئەو مەوادە شتێکی باشە سەیەکە ئەو مەوادە عادەتەن بۆ پێست هەستیارەکان باشە لەبەر ئەوەی مادە کیمیاکانی کەمتر تیا بەکارێت زیاتر مادەی سروشتیە هەندێک مادەشی تیا بەکارێ ناهێڵە پێستەکە وشک بێتەوە یعنی مەسەن بە شێوەیەکی بڵین شامپۆیەک بەکارهێنێ مادەیەکی تایە لە کاتی خۆشۆردناکە بەکارهێنێ بە شێوەیەکی کاتی لەسەر پێستەکە ئەمێنێتەوە دوای ئەوەیش کە بە ئاو پاکرێتەوە ئەم مادەیە زەرەر بە پێستەکە ناگەێنێ بگرە لە ڕێی پێستەوە هەڵە مژێت ئیسفادەی لێەکە زۆر باشە کا دکتۆر ئێوە تا چەند لەگەڵ مەوادە سروشتیەکانیان ئێستا باز زۆر جار لە پیجەکانەوەیان باز لەوە دەکرێت کە جۆرە گیراوەیەکی سروشتی هەیە وەکو بەکارهێنانی هەنگوێن و ئاویلی مۆ یاخود جۆرەها گیراوەی تر کە باز لەوە دەکرێت کە بۆ پێست بەکاریان بهێنی سوودێکی باشیانە بێ بۆ لابردننی پەڵە بە وشک بوونەوەی پێست ئایا ئەمە گونجاو بۆ هەموو جۆرە پێستێکیشە بێت؟ خۆی ئێمە یەک مشکلەمان هەیە لە وڵاتی خۆمانە مەسەلەن کۆلێجێکی تایبەتی ئەوەمان نییە کە بڵێن تەلەبەیان خوێنکار دەربچوێنێ لەو بارەیە کە پێڵێن زانستی ڕووەکی ئێستا لە وڵاتانی دەرەوە ینی گرنگێکی زۆری پێدرێ ئێمە لێرە وانە ئێستا بڕۆ لە جامیعەکانە سەیرکە شتێکی بەشێکی لەو وینەمان نییە مەسەلەن بڵێ ئەمە دەرچووی کۆلێژێکی تایبەتە بەو بارە بۆیە ئەو شتانەی کە ئیشی پێکرێ بە شێوەیەکی زانستی بەکار نایەت باشە ئێستا ئێمە مەسەلەن خۆمان لە کاتی دراسەمانە هەندێک مادە بەکار هاتووە دراسەی لەسەر کراوە ئەنجا چۆتە بواری جێبەجێکردنەوە باشە مەسەلەن ئێمە بڵێن حەبە سەودامان هەیە ڕەشکە ڕۆنەکەی دراسەی لەسەر کراوە
بەکارەهێندەیە مثلا بۆ ئیلتیهابی قش باشە جاری وایە قش تووشی هەندێک میکرۆ بەبێت وەکو کە خۆمان پێڵێن ڕشک و ئەسپێ بەس ئەمە بەکار هاتۆ سەیرەکەی ئەمانە ئەکوژێ بەس ئەمە چی دراسی لەسەر کراوە یا مەسەرەن قژ لە وشکی ئەپارێزێ ئەینەش دراسی لەسەر یان بۆ مەسەلەی پێست لەگەڵ هەندێک مادەی ترا بەکارهێنداوە بە بڕی تایبەت کە دیاری ئەکرێ مثلا وشکی پێستەکە چارەسەرەکە یا مثلا ئاوی گوڵ هەیە کە پێڵێن ئەکوارۆزە ئەمە لەگەڵ هەندێک مادەی ترا بەکار هاتووە بە پێی دراسە پێستەکە مەسەلەن ڕوونەکاتەوە لە پەڵی پارێزە کەواتە تۆ تا چەند وەکو پسپۆڕێکی بواری پێست لەگەڵەوەدایکە ئەو مادە سروشتیانە بەکار من مادە سروشتیەکان ئەگەر پزیشکی پسپۆر دیاری بکات لەگەڵیان بەکاری بێنێ چونکە تاکیدم مەسەلەن لە سەرچاوەیەکە وەری گرتووە ئەنج بەکارهێندێ بەڵام ئەگەر ئەوە نەبێت بە شێوەیەکی مەسەلەن بە شێوەیەکی عشوایی بەکاربێت زۆر جار نەخۆشیە بۆ لامان پێستی سوتاوە باشە مەسە مادەیەکی بەکارهێناوە پێستەکەی سوتاوە هەنێ ڕێنمایی هەیە بۆی داننداوە یا مەسەلەن ئەو مادەیە ئەبێ کۆنتترۆڵێکی باش بکرێت لە ڕووی مەسەلەن تەندروستیەوە مەسەلەن وەزارەتی تەندروستی کۆنتترۆلی ئەو شوێنانە ئەکات ئیجازەی تایبەت وەرەگرێت ئەو کەسە توانای بەکارهێنانی ئەم مادانەی هەیە یان توانای ئەوەی هەیە کە بیا بە خەڵک لەوانەیە بەپی مادەکە گۆڕانکاری بەسەر یان مەسەلەن با ئەم بێت عیلاقەیە لە بینی مەسەلەن دکتۆرەکان و لە بین ئەو شوێنانەیە دروستکە بەو شێوەیە کە ئەمان مەسەلەن بڵێ ئەم مادەیە ئەتوانێت بەکاربهێنێ ئەم مادەی ئەم پێکاتانەی هەیە پێشتر مەسەلەن ئەمانە لە دەرەوە تاقیکردنەوەی لەسەر کراوە ئەنج چۆتە بواری جێبەجێکردنەوە توانێت بەکاربێنێ بەس بۆیە من ناتوانم بڕیان لەسەر ئەوە بم بڵێم ئایا ئەم مادانە چۆنە و چۆن نییە لەبەر ئەو هۆکارە بوو کە باسم کرد کەوتم ئێمە بەشێکی تایبەت بەو بارەمان نییە تا زۆر باشە دکتۆر زۆر جار تاکەکان بەگشتی و خانمان بە تایبەتی لە وەرزی زستاندا یام هەموو کاتێک هەوڵی پاراستنەوەی پاراستنی جوانی و ناسکی پێستی ڕوخساریانەدەن یا بەونە دەست و ئەو شوێنانەی کە لە بەرچاون ئێمە لە وەرزی زستاندا بە تایبەت پێستی ڕوخسار و دەستمان چۆن بپارێزین کامانن ئەو مەترسیانی کە لە وەرزی زستاندا دێنە ڕووی یانە دێنە ڕێی پێستەکانمان بۆن زۆر جار ئەو هۆکار و ڕێنمایی کە جەنابەت لە حەمامەکەەوە تا بەونە ژووری هاوسەنگی دانیشتەکەی لەگەڵ دەرەوە ژوورێکی هاوسەنگە جێبەجەیەکا بەڵام کە دێتە دەرەوە لەوەچێ ڕوبەڕووی کۆمەڵێ مەترسی سەرما و زوقمە بێتەوە کە ڕوو لە پێستیەکە کامانن ئەو مەترسیانە و ڕێنمایەکەی چۆن چۆنیە بۆ پاراستنی هەندێک خاڵیان پەیوەندی بە ئەو ئیشانەوە هەیە کە خۆی ئەیکا لەگەڵ ئەو پارێزگاریانەی کە خۆی بەکارێنێ هەندێک خاڵیشان پەیوەندی بە خواردنەوە مەسەلەن ئێمە دائیمەن کە نەخۆش سەردانمانەکات چ بۆ کلینیک بێت چ بۆ خەسخانە حکومیەکان لێمانە پرسن ئەڵێن دکتۆر ئێمە ئەمانەوەی گرنگیەکی تایبەت بە پێستمان بدەین لە هەموو وەرزەکانە کە ئێستا مەسەلەن ئێمە لە وەرزی زستانین ئێمە دائیمەن ڕێنمایی ئەویان بۆ داهانین کە ئەبێ لە خواردنیش و لەو شتانش کە بەکاری هێنێ ئاگای لە خۆی بێ مەسەلەن خواردن بۆ ئەوی بیرمان نەچێتەوە تا بتوانێت ئاو زۆر بخوا شتێکی زۆر باشە میوەکان بەعام زۆر باشن بۆ پێست و هەروەها لە خواردنە گۆشتەکانیشە ماسی شتێکی زۆر باشە باش لە بەرەوەی جۆرێک لە چەوریتیایە ئەمە پێست جوانەکە و پێستیش لە وشکی ئەپارێز ئەمە لە زستانە ئیحتیمامی پێ بدێ باشە بەڵام ناڵین لە هاوینانەی خوا مەسەلەن بەس ئێمە مەسەلەن قسەکردنمان لە زستانە زیاتر گرنگی پێ بدێ خاڵێکی تر کە زۆر مهمە ئافرەتان کە زیاتر مەسەلەن ئەوان ئەرکی ماڵ ئەکەوێتە سەرشانیان چی یەکێک کە مۆزەف بێت چی یەکێک کە مۆزەفیش نەبێت ینی مەسەن کە فەرمانبەریش نەبێت تۆ بڵێ توونەڵیت ئەرکەکە زیاتر ئەکەوێتە سەرشانی ئافرەتان بە تایبەتی بۆ دەستیان وا چاکە لە کاتی ئیشکردنە دەستکێش بەکار بهێنێ ئەو دەستکێشە ناوەکەی قوماش بێت زۆر باشە لە بەرەوەی هەستیاری کەمەکاتەوە وەک لەوەی مادەیەکی لاسیک بەرپێستی بکەوێت و لە کاتی زستانانی شاوا چاکە کەمتر ئەم پێستە تەڕ بکرێت ینی ڕێژەی شۆردنت لە چاو وەرزەکانی ترا ئەبێ کەمتر بێت نەک ئەو کەسە وا هەستکات تابی شوا باشترە بێت و پاش شۆردنیشی وا چاکە مادەی شێدارکەرەوە کە مرەتەبی پێڵین بەکار بهێنێ بە شێوەیەکی دروست ئەو کاتە پێستەکە بە شێوەیەکی تەندروست ئەهێڵێتەوە زۆر باشە کاک دوکتۆر کاتێک ئێمە لە زستاندا دەچینە دەرەوە باران بێ بەفر بێ ئاوهوایەکی ستارد بێ ئێمە لەو کاتەیە ئەبێ چی بەکاربێن یاخود وەک دەزانین کە بە هاوینانە مەفرۆزە کە هەموو کەس ئەبێت دژەخۆر بەکار بێنێت بۆ هۆی بەچینی
خۆری هاوینەوە ئەی لە زستاندا ئایا دژەخۆرێکی تایبەت هەیە بەکاربێنێ یاخود بە هەمان شێوەی هاوین ئەو تیشکی خۆرەی زستان وەکو هاوین کاریگەری دەبێت لەسەر پێست خۆی ئێستا مەسەلەن خەڵک وا بیر دەکاتەوە کە ئەڵێ مادام ژە و فێنکە هەتاوەکەشی زایفام پێویستم پێی نابێت یا مەسەلەن بەفر باریوە لە بەفرە هەر بەکاری ناهێنێت ئێمە ئەو ڕووناکی کە ئەگاتە سەرزەوی بەفر بەهۆی ڕەنگە سپێکەوە بەشێکی باشی ئەو تیشکە ئەیاتەوە بۆیە بەبێ ئەوەی ئەو کەسە هەستی پێ بکات زەرێکی باش بە پێستەکە ئەگەیێنێ بۆیە وا چاکە لەو کاتانەشە هەر دژەخۆر بەکاربێنێ باشە مەسەلەن دژەخۆر هەیە ئەتوانی تۆ لە زستانە جۆرێک لە دژەخۆری بۆ بەکاربێنی کە مادەیەکی شێدارکەرەوەشی تایە خۆی بەکارهێنداوە بەسەنەڵێ ئەم دژەخۆرە پێستەکە لە وشک بوونەوە ئەپارێزێ لە هەمان کاتا دژەخۆریشە ئەتوانێت ئەوە بەکاربێنێ پێستەکە ژەپارێزێ بۆیە بەکارهێنانی دژەخۆر لە هەموو وەرزێکا پێویستە زۆر باشە لە وەرزی زستاندا چ جۆرە ماسکێک گرنگە کە ئێمە بەکاری بێنین بۆ ئەوەی لەو شکبوونەی پێست بمان پارێزێت خۆی مەبەست ئەو ماسکانەیە مەسەن کە لە ماڵەوە ئەکرێت وانێ عادەتەن جاری وا هەیە ئەو شتانە مەسەلەن ناگەڕێتەوە بۆ ئێمە مەسەلەن ئێمە وەک خۆمان وەکو پزیشک ماسک نانووسین مەسەلەن نەخۆش بچێ لە ماڵەوە بەکاری ئێمە هەموو کاتێ مڕەتە بنووسین ینی مادەی شێدارکەرەوە ئەنووسین کە ئەو کەسانە بەکاری بێنن تا پێستیان لە وشک بوونەوە پارێزێ ئەگەر هاتوو کەسەکەش خۆی حەزی کرد مەسەلەن ماسک بەکاربێنێ با جۆرێ بێت کە لەگەڵ پێستیا گونجاو بێت ماسکە بەکارهێنێ هەستیاری بۆ پێستی دروستەکە با خەڵکیش بڵێ ئەمە زۆر باشە با جارێکتر بەکاری نەهێنێ یان مەسەلەن ئەم ماسکە دروست کراوە بۆ پێستی وشک ئەم سەیرەکەی مەسەلەن پێستی وشک نییە پێستی چۆرە زیبکەیەکی زۆر دروست دەکات ئەچی ئەمە بەکارێنە سێرکە حاڵەتەکەی بۆ خراپترەکەیش باز لەوەش دەکرێت کاکتۆر کە تێکڵی میوەکان زۆر سوودی هەیە بۆ پێست یاخود باز لە پەتاتە ئەکرێت کە بدرێ لە ڕناکە ئەمە پێست فێنێکە کاتەوە و شێداری ئەکات خۆی یەک شتمان هەیە مەسەلەن ئێمە ئەو کەسە ئەبێ زۆر وریابێ لە کاتێکە ئەو مادە سروشتیانە بەکارهێنێ مشکلەی بۆ دروست نەکە مەسەلەن سەیرەکەی پرتەقاڵی لێیاوە لە دوای لیانی پرتەقاڵەکە بەبێەوەی دەموچاوی شۆر بێت چۆتە دەرەوە هەتاوێکی کەمیش لێیاوە پێستەکەی ئەسووتێنێ یان لیمۆ بەکارهێنێ کە مادەیەکی زۆر تیژە هەر خۆی سەیرەکەی پێستەکە ئەسووتێنێ باشە وەکو ماسکەکان کە کراوە بلا عیلمی ڕۆکیان مەسەلەن خەیار ئیسفادەیەکی باشی لێکراوە کاتێک کە بەکارهێنێ بۆ پێست باشە باشە مەسەلەن شیریش بەکارهێنداوە عینەشت ئیسفادەی لێکراوە بەڵام با بە شێوەیەکی دروست بێ مەسەلەن بەو شێوەیە بێ کە دانراوە باشە بەو بڕە بێ کە دانراوە کە ئەم شیرە ئیسفادەی لە چکە خۆ تۆ شیریش بە وشکی نادێ لە دەموچە ئیلا ئەبێ ڕوون کرێتەوە ئایا مەسەلەن ئەم شیرە چەنێ ئاوی تێ بکرێ باشە چەنێ خەز بێ باشە بۆ شێوە دروستە بەکار بێ زەرەری لێنات بەسە لە خواردنەوەی بڕێکی زۆر ئاو کرد کە زۆر زەڕورە بۆ پێست بەڵام وەک دەبینین کە لە زستاندا زۆربەی کەس ناتوانێت ینی کەمتر چینی ئەبێت کەماوە خواتەوە زیاتر قاوە و چاو نیسکافۆم شتان ئەخواتەوە ئایا ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر پێست خۆی ئاوەکە کە بە شێوەیەکی مەسان کەم وەربگیرێ بەڕاستەکەی نەک زەرەر لە پێست زەرەر لە ئەندامەکانی تریش لە شیشیات باشە چکە بەڕاستەکەی ئەم ئاوە ئەبێ وەربگیرێت ئەندامەکانی لەش تەوزی ئەبێتەوە ئەنج ئیسفادەی لەکەن مەسەلەی وەرگرت مەسەلەن ئەو حەزەکە قاوە بخوا و یان مەسەلەن شتی تر ئەمە جێگەی ئاوی بۆ ناگرێتەوە مەسەن ئیوا هەیە وا هەسکا بڵێ وڵا ئەمەش بڕێکی باش ئاوی تیا هەیە ئەوە مەسەلەن نابێتە مەسەلەن بەهانەیەک تۆ واز لە ئاو خواردنەکە بێنی لەبەرەوە ئاو ئێمە لە هەموو وەرزێکە ئەو کەسە شەرت نییە تینووی بێ ئیلا ئاوەکە بخوات بۆیە دایمەن مەسەلەن ئاوی بیر بێت با ئاو بخوات خاڵێکی تیش حەزم کرد باسی کەم بیستم بۆی بیرم نەچێت لە دروستی مەسەلەن ئیشەکە چییە ئەو کەسە زیاتر کە پەیوەندی بەوە هەیە لە ماڵەوە ئیکە ڕێخستنی خەوی مەسەلەن ئیوا هەیە زۆر کەمەخەوێ بەخاستن ئێستا مەبەستم چیە یەکێک لەو خاڵانەی کە ئەو کەسە ئەتوانێت مەسەلەن لە ماڵەوە ئەمە تەطبیقکە سەیرەکەی ئێستا بەهۆی هەر شتێکەوە بێت بەهۆی ئەوە بێت کە بەڕاستی ئێستا بە ڕێژەیەکی بەرچاو ئینتەرنێت بەکارێت مەسەلەن مۆبایلە
تەلەڤیزیۆنە سەیرێکی ڕێژەی خەویان هەمووی کەمی کردوێتەوە بە شێوەیەکی دروست ئەو کەسە پێویستم 6 بۆ 7 ساعات کەمتر نەبێ بخەوێت سەیرەکەی 3 ساعاتە خەوێت ئەمە هەم زەرەر بە پێستی ئێگەیەنێ هەم زەرەر بە چاوی ئێگەیەنێ سەیرەکەی ڕەنگی پێستی تێگەیە و لە زستاناگە پێستی وشک بێ خراپترە بێ. زۆر باشە زۆر بە کورتی کۆتا پرسیار لە زستاندا زۆر بەمان ئاوی شلەتین بەکارهێنین بۆ دەم و چاو شۆردن ئایا ئەمە کاریگەری خراپی نابێت کە باز لەوە دەکرێت ئاوی سارد بۆ پێست باشترە؟ پرسیارەکە زۆر جوان بوو یەکێکە لە خاڵە گرنگەکان کە هەر پەیوەندی بە کەسەکانەوەی لە ماڵەوە زیاتر تەطبیقەکەن ئاوی زۆر گەرم زۆر خراپە وەکووتمان ئێمە ڕێژەیەکی ینی دروست لە چەوری لەسەر پێسمان هەیە کە پێسمانە پارێزێ لە وشک بوونەوە و جوانیەکی ژایە بە پێستەکە لە کاتی بەکارهێنانی ئاوی گەرمی زۆرە ئەم چەوری ئەڕوات ئەو کاتە پێستەکە وشکە بێتەوە جاری وە ئەسووتێت هەر پێستەکە نەخۆشەکەیت بە لە سەیرەکەی پێستی سوتاوە ئەوەندە ئاوەکە ینی گەرمی زۆر بووە بۆیە ئەو ئاوەی کە بەکارێت بە ئاوێکی وەسەد بێ نە زۆر سار بێ نە زۆر گەرم بێت. مەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یوسف بەڵی پسپۆڕی نەخۆشیەکانی بێت زۆر سپاس زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکان. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە بەرنامەکەمانە دێن. بەڵێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕەوشی یا کێشە و گرفتەکانی ڕۆژنامەنووسانی کورد لە پارێزگای کەرکووک کە بەهۆی ململانێت سیاسیەکان یا ململانێت نەتەوەیەکانی نێوان کورد و عەرەب یا ململانێت تایفیەکانەوە بەردەوام ڕۆژنامەنووسی کورد لە کەرکووک لە بەردەم هەڕەشە و مەترسیەکی زۆردایە. بۆ بەر لەوەی بچینە لای تەوەری بەرنامەکەمان راپۆرتێک لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسانی کەرکووک لەلایەن چیانوریەوە بۆمان ئامادەکراوە با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. دژ بە پێشێلکاری و ڕێگری لە بەردەم ڕۆژنامەنووسانی کەرکووک لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان و مافی ڕۆژنامەنووس لە بەیاننامەیەکدا ئەو مەترسیانە دەخاتە ڕوو کە ڕۆژانە دێنە بەردەم ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکان. لە بەیاننامەکەدا داوا لە حکوومەتی ناوەندولایەنە پەیوەندیدارەکانی شارەکە کراوە چارەسەری دۆخی ڕۆژنامەنووسان بکەن و پێشێلکاریەکان ڕابگرن. ڕۆژنامەنووسانی کەرکووک دەرکردنی بەیاننامە و ئیدانەکردن بە ڕێگە چارەی گرفتەکانی بەردەمیان نازانن. کاری ڕۆژنامەنووسی لە کەرکووک دەتوانین بڵێن زۆر سەختە زۆر مەترسیدارە لە پاڵ سەختەکە چونکە ئێستا هەر زانیاریەکە بتێ بەدەستی بێنی ئەبێ ئیلا موافقەی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بچی بە نووسراوی فەرمی موافقەتی پارێزگار بێنی بۆ فەرمانگەی کاتێ زانیارەکەی لێوەرگری لە هەمان کاتە لەو نێوانەیە ڕاگەاندنی پارێزگاریش ئەو بەڕێوەبەر و فەرمانگەیە گەدارەکاتەوە کە ئەمە چیان بێت ئەوانیش ئەوە بڵێن یانی ناتوانێت لە خۆیەوە زانیاریت پێ بدات نە ئامارت بداتێ ئەمە خۆی لە خۆیان ئاستەنگێکی گەورەی بۆ کاری ڕۆژنامەنووسی دروست کردووە و ڕۆژنامەنووس ناتوانێت لەو مەلەفانی لە کەرکووکان دەستی بۆ بەرێ بۆ تەحەداکەم هەر ڕۆژنامەنووسێک بە ئێمە بە ئێوە بە هەمومانەوە بتوانین لەسەر مەلەفی نەوت زانیاریکی وردمان دەستکەوت کوا لەکوێیە خۆی لە ماوەی ڕابردووشە و بە ئێستاش و بەداهاتووشەوە ڕەنگە زۆر ناتوانین ئومێدێکی زۆر لەسەر سندیکای ڕۆژنامەنووسان هەڵبچنی چونکە ئەو ئەزمموی کە لە ڕابردووە هەیە و ئەو بەدەنگەوە نەهاتنەی بەرامبەر ڕۆژنامەنووسان وای نیشانداوە کە ڕۆژنامەنووسان هەم بەرامبەر سندیکای ڕۆژنامەنووسانی خۆیان سندیکای ڕۆژنامەنووسانی عێراق حکوومەتی عێراقی هێزە ئەمنیەکان هیچ متمانەیەکی لەبێ لێرە ڕۆژنامەنووسان تەنیان شەڕێکی دەستەویەخاکەن لەگەڵ زانیاریەکان بۆ دەستخستنی زانیاری ینی ڕاستە ئەوان ئێستا هاتوونەتە قسە لەسەر و بابەتە بەڵام پێم وانی لەسەر ئەرزی واقع بەتوان کاریگەرییان هەبێ چونکە ئەوان پێم وایە معتەرف نین لە بەغدا بۆیە ڕەنگە ئەگەر قسەیشیان هەبێ بۆ لابردنی ئەو بەرپرسیارەتێک کە لە سەریان کەوتووە ڕەنگە بۆ ئەوە بێ. لە بەیاننامەکەی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان ئەو پرسە بە پرسێکی هەستیار و مەترسیدار بۆ ڕۆژنامەنووسانی کورد دەزانن و پێیان وایە ئیدارەی کەرکووک و هێزە عێراقیەکان بە مەبەستە و کارانە دژ بە ڕۆژنامەنووسانی کورد ئەنجام دەدەن. بۆیە ڕۆژنامەنووسانی کەرکووک داوا لە حکوومەتی هەرێم دەکەن چارەسەری دۆخەکە بکات. منەڵێم لە مێژووی کەرکووکە
بە ئەندازەی ئەم 2 ساڵە سوکایەتی بە ڕۆژنامەنووسان نەکراوە. ئەوەی بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکرێت لەم شارە لە دوای 16 ئۆکتۆبرەوە پێویستی بە ئاوردانەوەی جدی هەیە بە تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و ئەو سندیکایانەی کە داکۆکی لە ڕۆژنامەنووسانەکەن. بەیاننامە دەرکراوە هەر سوکایەتیەک، هەر ڕێگریەک، هەر پێشێلکاریەک، هەر هەڕەشەیەک بۆ سەر ڕۆژنامەنووسان لە چوارچێوەی بەیاننامەیەکە بابەتەکە تێئەپەڕێ و دواتر باسیش ناکرێت. بەیاننامە ئێمە سوپاسیان نەکەین، بەیاننامە شتێکی معنەویە، بەڵام چارەسەرکردنی دۆخی ڕۆژنامەنووسان و چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژنامەنووسان تەنیا بە دەرکردنی بەیاننامە بڵین چارەسەر نابێت. بەیاننامەکەی لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسان دوای ئەوە دێت لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان داوای لە حکوومەتی هەرێم کرد ئاوەڕی جدی لە داواکاری ڕۆژنامەنووسانی کەرکووک بداتەوە، چارەسەری گرفتەکانیان بکەن کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەیان پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسانی کورد لەلایەن هێزە عێراقیەکان و ئیدارەی کەرکووکەوە ئەنجام دراوە. گیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک دەکەینە تەوەری دووەمی بەرنامەکەمان. قسە لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسی کوردەکەین لە کەرکووک و داوا و خواست و کێشە و گیر و گرفتەکانیان چین؟ ئایا تەنها وەکو ڕۆژنامەنووسێکی کورد لە کەرکووکدا کێشە و گرفتیانەیە، یا ئەوان کەوتونە تەنەوان بەرداشی هەم حکومەتی ناوەند و حکومەتی هەرێم و لە نێوان حکومەتی هەرێمیشدا کەوتونەتەوە نێوان دەستاڕی دوو حزبی دەسەڵاتدار کە هەمیشە بە هۆی ململانەکانیانەوە ئارامی و ئاسایشیان بە جۆرە لە جۆرەکان ئەو هەدەفە و ئامانجە پێویستەی کەوا پێویست بۆ هەبلە کەرکووکە بۆ کە بریتی بۆ لە ئامانجی نەتەوەی و پاراستنی یەکڕێزی نەتەوەی ژێرپیان خستووە و کاریان بۆ نەکردەوە. بۆ قسەکردن لەسەر ڕەوشی ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک لە کەرکووکەوە میوانداری زۆر بەڕێز ستار جەبار ئەندامی لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانمان کردووە. کاک ستار سڵاوت لێ بێ ئەم کاتت باش. ڕەوشی ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک چییە و چۆنە و کامانە ئەو کێشە و گیر و گرفتانی کە ڕۆژنامەنووسی کورد بەدەستیەوە دەناڵێنێ؟ ئەم کاتتان باش، ئەم کاتەی جەنابتان و کەناڵە بەڕێزەکانتان باش، هەموو کاتی بینەرانی بەڕێزیش باش. ڕاستەکەی ئێمە وەکو سەندیکا ڕۆژنامەنووسان تەنها کاری ئێمە ئەوەیە ئەتوانین دەنگی ئەوان بگەێنین، دەنگی ئەوان بگەینە سەرۆتر، بگەینە ئەنجومەنی سەندیکا و ئەنجومەنی سەندیکاش پێشەوەی ئێمە پێش باڵێن دەرکردنی بەیاننامەکەی ئەنجومەنی سەندیکا ئێمە لە کەرکووک پرس کۆنفرانسێکمان کرد، ڕاستەوخۆ قسەمان کرد و گلەکانمان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و حکوومەتی ناوەند کرد، بەڵام بەداخەوە هیچ ئیستیجابەیەک نەبوو، وەڵامدانەوەیەک نەبوو. دواتر ئەنجومەنی دەنگمان گەیاندە ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسان، ئەوانش بەیاننامەیەکیان دەرکرد و ئەوانش گەیاندوێنێتە چەند ڕێکخراوێکی جیهانی کە بۆ مافەکانی ڕۆژنامەنووسان، بەڵام بەداخەوە هیچ کەسێک ئاوری لەمان نەداوەتەوە و هیچ ئیستیجابەیەک نەبووە و ئەم شارە لە دوای 16 ئۆکتۆبر با بڵێن تەرازۆکەی خەڵکۆ بوو بە هەموو شێوەیەک، هەموو گۆڕانکارێک لەم شارە کراو و زەرمەندی زۆریش ڕاگەیاندکاران و ڕۆژنامەنووسانی ئەم شارە بوون، چونکە هەم ڕاودوان دێن، دژایەتی ئەکرێن، ڕێگری ئەکرێن و زۆر جارش کامێرایان لێسەندراوە و سجنش کراون. واتە پێشەکاری زۆر ئەکرێت بەرامبەر ڕۆژنامەنووسانی کەرکووک، بەڵام بەداخەوە نە ئیدارەی کەرکووک جوێدا بە ڕۆژنامەنووسان، نە حکوومەت هەرێمیش تا ئێستا ناتون. وەڵام ئێمە داوامان لەو لیژنەیە کردووە کە هەماهەنگ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا، یعنی ڕۆژنامەنووسان بکەنە خاڵێکی گرنگ گفتوگۆی نێوانیان، بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ ئیستیجابەیەک نەبوو. ئێمەش تەنها وەکو سەندیکا لایەنی ئەتوانین بڵێن گەیاندنی کێشەکانین و کاکچیا کە پەیامبەری بەڕێستانە لەوێ پێشنیارێکی کرد کە ڕۆژنامەنووسان بچن لە بەردەمی پەرلەمانی کوردستانمان بگرن، بەڵام بەداخەوە کەس بە دەنگی داواکەوە نەچوو.
بەڕاستی ئەو داواکاری ئەو جێ خۆیەتی ئێمە ئەگەر وەڵام وەرنەگرینەوە حەقی خۆمان هەیتر ئێمە بچین لەبەردەم پەرلەمانی کوردستان مان بگرین و داوا بکەین کە سنوورێک بۆ پێشەرکارەکانی ئیدارەی کەڕوودا بێت کە بەرامبەر ڕۆژنامەنووسانی ئەم شارەیەکەن و بە هەموو شێوەیەک ڕێگریان لێکرێت. زۆر باشە کاکستار ئێستا لە راپۆرتێکی پەیامنێرمان لە هەولێر ڕۆژنامەنووسێک ئاماژەی بەوە کرد کە لە مێژووی کەرکووکدا بەقەدەر ئەم 2 ساڵە سوکایەتی بە ڕۆژنامەنووسان نەکراوە لە کەرکووکدا. هۆکاری ئەم سوکایەتیە بۆچی ئەگەڕێتەوە؟ هەر وەک پێشتر ئاماژەم پێدا لە دوای 16 ئۆکتۆبەر تەرازۆکان وەرگەڕان بەڕاستی لە دوای 16 نەگەڕ ڕۆژنامەنووس بەڕاستی زۆر لایەنێ زۆر شتێک گرنگی پێ نادرێت پشتگوێ خراوە و بەڵام بە تایبەتی ڕۆژنامەنووسانی کەرکووک بەڵێ ئەم 2 ساڵە زۆر پێشێرکاری بەرامبەریان کرا ڕاوەدونان و بەندکران و سوکاتیان پێکرا و کاندیان شکێنرا ینی بە درێژای ئەو ساڵی ڕابردوو پێش 16 ئۆکتۆبەر هیچ شتێکی وا نەگەیشتە ئەو ئاستەی کە ڕۆژنامەنووس بەو شێوەیە سوکاتی پێ بگرێ بەڵکو بە پێچەوانەوە ناوە ڕێزەیانە بۆ دەکرا ینی بەڕاستی خەڵات دەکران دەستخۆشیان لێ دەکرا چونکە بەڕاستی ڕۆژنامەنووسانی کورد لەم شارە دڵسۆزی ئەم شارن و کارەکانیان ئەوەیە دەرخستنی ڕاستیەکانەوە بەداداچوون بۆ گەندەڵکاریەکانەکەن بە پێچوانەی ڕۆژنامەنووس عەرەبی و تورکمانەکان ئەوان بە هیچ شێوەیەک ئەو کاران ناکەن سەرخۆیان کەس کردوێتە ناگواستنەوەی هەواڵەکانەکەن وەکو حەماڵێک چۆن حەماڵێک هەواڵێک بۆ کەناڵێک بگوازێتەوە ئەوان ئێستا ڕۆڵی حەماڵیان بینێ بەڵام ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکارانی کورد لەم شارە پێشمەرگە ئاسا قارەمانانە ئیشان کردووە و جێی دەستخۆشین جێ خەڵاتن جێ ئەوەی حکومەتی هەرێم هەمویان کۆبکاتەوە دەستخۆشیان لێکە خەڵات بکرێن بەڕاستی بەبێ بەرامبەر زۆر ئیشی دڵسۆزانە کاری دڵسۆزانەیان کرد کاری قارەمانانە کاری کیان کرد خۆبەخشانە پێشمەرگانە ئاسا. زۆر باشە کاکستار مەبەستمەوەی ڕۆژنامەنووسی کورد لە کەرکووک تەنها لە نێوان دوو حیزبی دەسەڵاتداری کورد لە کەرکووکە بۆتە تەزحیە و قوربانی و ئیهانە ئەکرێ و بێمافەکرێ و مافەکانی پێشێلەکرێ یا لە سەرێکی دیکەشەوە وەکو کورد وەکو نەتەوەی کورد وەکو ڕۆژنامەنووسێکی کورد لەلایەن کەمە نەتەوایەتەکانی دیکەیان ململانێت تایفی و مەزهەبی و نەتەوەیەکانی دیکەشەوە ڕۆژنامەنووسی کورد لەو نێوانەشدا بۆتە قوربانی و بەدەست ئەو کێشەیەشەوە دەناڵێنن. بەڵێ ئەوەی ڕاستی بێ لەم شارە تا ئێستا ململانی حزبی ئەو ڕۆڵی بەرچاوی نەبووە کە کاریگەریە بێ لەسەر ڕۆژنامەنووسان نەخێت بە پێچان بەڵام ئەوەی کاریگەری هەیە ئەو عەرەبی شۆڤێنی و تورکمان لایەنە تورکمانە شۆڤێنەکان ینی وەکو لایەن وەکو ئەحزاب نەک وەکو شەخص چونکە ئێستا ئەگەر تۆ بچیتە بازاری خۆرێکە بازارێکە کورد و عەرەب و تورکمان جێنشین وەکو براژێن و کورد و عەرەب و تورکمان ئەبینی لە چاخانەدان هیچ چێشە گرفتیان نییە بەڵام وەکو لایەنی عەرەبی و لایەنی تورکمانی ئەحزاب وەکو لایەن ئەوان کاریگەریان هەیە و بەتایبەتی شۆڤێنەکانیان زۆر دژایەتی کوردەکەن ئەوان جیاتی ڕۆژنامەنووسی کوردەکەن ئەوان بە هەموو شێوەیەک ڕێگرن لەوەی ڕۆژنامەنووسی کورد بتوانێت بە جوانی یان پیشەیانەیە کارەکەی خۆی بکات و کارەکانی خۆی ئەنجام بدات ئەوان ینی بەڕاستی لەم شارە پارتی یەکێتی نییە ئەبێ ئینسان بە وجدانەوە قسە بکات ئەوان ئێستا لەم شارە بە تایبەتی پارتی وجودی نییە لەم شارە هیچ ڕێگرێک ناکرێت لەوان بەڵام ئەوەی ئێستا ڕێگرێکی ئەوەیە بە تایبەتی پارێزگاری کەرکووکە بە هیچ شێوەیەک ڕێنادا ڕۆژنامەنووس ڕووماڵ بکات یان کارێک بکات ڕووی گەندەڵەکانی ئەم شارە دەربخات ڕووی کەم و کوڕەکان دەربخات دەنگی هاوڵاتیان بگەێنێت. زۆر باشە کاکستار کەواتە نەئارامی کەرکووک و بوونی مەترسیەکانی داعش و گروپە تایفیەکان ئەمانە تا چەند هەڕەشەن یاخود تا چەند کاریگەرین بۆ سەرژیانی ڕۆژنامەنووسان؟ ئەوانش ینی شۆڤێنەتی عەرەب و تورکمان لەلایەک با بڵێن ئێستا وەجهاتی ئیدارەی کەرکووک لەلایەک ئێستا هەڕەشەی داعش و چەکدارە با بڵێن گروپە میلیشیاکانی حەزی شعبی و گروپە چەکدارەکانی داعشیش ئەوانش بەڕاستی کاریگەری ترسناکیان هەیە لەسەر ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووس ناتوانێت بۆ شێوەیە کە ئەوە خۆی ئیشی لەسەر بکات چونکە لە ترسی تیرۆرکردن ترسی تیرۆریان لەسەرە ترسی ڕاودونانیان لەسەرە ئەوانش ناتوان بەو شێوەی کە ئەیانەیە پیشەیانە با بڵێن دڵسۆزانە
بە پاکی ئیشەکانیان جێبەجێکەن. بۆ نمونە چەندین ڕوودا لە ئاوایەکانی دەوروبەری شاری کەرکووک یان لە قەزای حەیجە، بەڵام ڕۆژنامەنووسانی کورد نەیانتوانی بچن ڕووماڵی بکەن و ڕێگریشان لێکراوە مەترسیشان لەسەر هەبوو بەداخەوە. یعنی کەواتە ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک ڕاگەاندکاری شاری کەرکووک بەقەدەر هەموو ڕۆژنامەنووسانی کوردستان و عێراق ماندوون لە مەترسیدا دەژێن، هەڕەشەیان لەسەرە. بۆیە بەڕاستی جێی دەستخۆشین، جێی شانازین، پێشمەرگە ئاسا هەمویانی شەکەن. بەڕاستی ئێمە وەکو سەندیکا هەمیشە شانازیمان پیانەوە کردووە، شانازیمان بۆ کردووە کە ئەندامی و بێر و چالاک و دڵسۆزمان هەیە. زۆر باشە، کەواتە بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەنووسانی کەرکووک داوای چ مافوو دەستکەوتێک دەکەن لە ئێستادا؟ وڵای یەکەم جاران لە پێش 16 ئۆکتۆبەر داوای امتیازاتیان کرد، حەقی خۆشیان بوو کە امتیاز بکرێن وەکو هەموو پیشەکانی تر، وەکو هەموو سەندیکاکانی تر هەریزن بە پارچە زەویەکیان بۆ وەرگرین. بەڵام زۆرمان هەڵدا، بەڵام بەداخەوە هەندێک کەس ڕێگریان کرد، هەندێک کەس چوونە ژێردەستی پارێزگاری ئەوسا نەیانهێشت ڕێگریان کردەوە، شانازیشان پێ کە خۆشیان ڕۆژنامەنووسن ئەوانەی وا لە شارەکانی تری کوردستان خۆیان سوودمەند بوون، نەیانهێشت ئەو ڕۆژنامەنووسانەی کەرکووک سوودمەند بن، ڕێگریان کرد تێک چەندە. بەڵام ئێستا لە ئێستادا ئەوان ئەو امتیازەشان ناوێت، لە ئێستادا تەنها ئەیانێ بیان پارێزن، پارێزگاریان لێ بکرێ بۆ بتوانن ڕێگریان لێ نەکرێ و ڕێ خۆشکەریان بۆ بکرێ، بتوان کارەکانیان بە شێوەیەکی جوان پیشەیانە دڵسۆزانە ئەنجام بدەن. ئەوەش بە سەندیکای ئێمە ڕۆژنامەنووسانی کوردستان تەنها ئێمە گەیاندنی دەنجانە، ئێمە لێرە لەم شارە هیچ ڕۆڵێکمان نییە و هیچ ڕۆڵێکمان نادەنێ و ڕێگری وەک لەوان ئەکرێ و لە سەندیکاش ئەکرێت و نایەڵێن ئێمە بێت شێوەیەک بچینە دادگا، یان ڕێی دادگا بگرینە بەر، چونکە دادگای کەرکووک بە پێی ڕێنمایەکانی پارێزگای کە ئیدارەی شاری کەرکووک گوێ لێمە ناگرێت. زۆر باشە کاکستار، کەواتە ڕۆڵی سەندیکا چییە لە کەرکووکدا لە پاراستن و داکۆکیکردن و دەستەبەرکردنی مافەکانی ڕۆژنامەنووس؟ مەبەستمەوەیە لە راپۆرتەکەی ئێمەدا هاتووەکەوە ڕۆژنامەنووسانی لقی کەرکووکی سەندیکا ئەوان پێیان وایەکەوە بەیاننامە دەرکردن لەلایەن سەندیکاوە هیچ لە قەزیە ئەوان ناگۆڕێ و ئەمان هیچ دڵخۆش نین بە بەیاننامە. کەواتە ئێوە یەکەم لە لقی سەرەکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لە پایتەختی هەرێمی کوردستانە، هەروەها لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقیدا تا چەند هەوڵتان داوە کەوا بە جۆرێ لە جۆرەکان شکۆ و حورمەت و ماف و ئیمتیازاتەکان بگێڕنەوە. مەبەستم ئیمتیازاتە معنەویەکانە، پاراستنی شکۆ و حورمەتی ڕۆژنامەنووسی کورد لە کەرکووکدا تاکەی دەبێت ڕۆژنامەنووسی ئێمە لە نێو ئەم گرفتاری و کێشە و ئاڵۆزیانەدا بژی. وڵاوی ڕاستی بێت تا ئێستا هیچ ئەمانجێکمان لەگەڵ ئەوانە کردو، چونکە ئەوان بەڕاستی نوێنەری ڕۆژنامەنووسە عەرەب و تورکمانەکانن، نوێنەری کوردەکانین و ڕەنگە ئەوانیش هەر ئەوەنەی ئێمە لەم شارە دەستیان بڕوات ناتوان، چونکە لەم شارە ڕاستە بە تایبەتی ڕێگری لە کوور دەکرێت، بەڵام ئەوانش ئەگەر ڕێگریان لێ نەکرێت ئەتوان ئیشی تر بکەن، بۆیە نایکەن سەری خۆیاندا کەس کردووە، ڕەنگە ئەوانیش ڕێگریان لێ بکرێ نایەڵن. بەڵام ڕاستەکە منیش لەگەڵتانم بە بەیاننامەیەک چارەسەر ناکرێت و ئەبێ ئێمە ئەنجومەنی سەندیکامان هەیە. من لێرە داوا لە ئەنجومەنی سەندیکاکەم ئەوان هەماهەنگی بکەن لەگەڵ ئەو لیژنەیە کە هەماهەنگن لە نێوان بەغدا و هەرێمدا لەگەڵ ئەوانە گفتوگۆ بکەن و بتوانن لە ڕێی بەغداوە بتوانن با بڵێن فشار بخەنە سەر ئیدارەی کەرکووک، سەر پارێزای کەرکووک، بۆی وازم ململانەیە بێنە، وازم ڕێگریە بێنە، وازم ڕاودونانی ڕۆژنامەنووسانی ئەم شارە بێنن تاکو بتوانن پیشانە کارەکانی خۆیان بکەن و خزمەتکردنی یعنی ئەوەی ڕۆژنامەنووسانی کورد لەم شارێکن بە پلەیەک خزمەت بە ئیدارەی شارەکات، چونکە لە کۆتاییدا ئیدارەی شارکە کە کوڕەکان چاکەکات خەڵکی دەستخۆشی لە ئیدارەی شارەکات، خەڵکی نایە دەستخۆشی لە ڕۆژنامەنووسان بکات بڵێ فلان ڕۆژنامەنووسکاری لەسەری کردووە، چونکە من بۆ خۆم ڕۆژنامەنووسم دەیان جار کارم لەسەر کەمکوڕی شارەکە کردووە، دوایی کە پارێزگاری شارەکە ئەو کەمکوڕە چاک کردووە و دەستخۆشییان لەو کردووە، کەس دەستخۆشی لێ من نەکردووە، کە من ئەڵێم من مەبەستم بۆ ئاگرانکاران، مەبەستم هاوپیشەکانمە ڕۆژنامەنووسانن، بەڕاستی لە کۆتاییدا خۆیان سوودمەندن. ئێمە هیچ ڕێگەیەکی ترمان نییە لە بەیاننامە دەرکردنی زیاتر، بەڵام ئەتوانین هەم داوا لە ئەنجومەنی سەندیکا ڕۆژنامەنووسان بکەن، دیسان لە دووبارەیەکەمەوە ئەوان لاولێر ئەمانجی بکەن لەگەڵ ئەو لیژنەی هەیە، ئەو لیژنە باڵایەکی لە نێوان هەرێم و بەغدا ئەمانجیانەیە لەگەڵ ئەوانە قسە بکەن بۆ بتوانن ئەم کێشەی بۆ ڕۆژنامەنووسان
بۆ ڕاگەنکارانی کەرکووک چارەسەر بکەن چونکە ئەگەر وا بڕات بەڕاستی ئیشەکە لەوە زیاتر بڕات کارەکە سار دەبێتەوە و ڕەنگە کەناڵەکانی تر لێرانە نوێنەریان نەمێنێ چونکە ئەگەر تۆ نوێنەرت نەتوانێت هەواڵێکی زۆر گرنگ بگوازێتەوە نەتوانێت کێشەیەکی گرنگ بگوازێتەوە نەتوانێت فیچەرێک یان راپۆرتێک یان ڕێپۆرتاجێکی گرنگ بکات لەسەر ئەم شارە ئیتر بوونی لەم شارە بەڕاستی لە زیادێ کەواتە بە شێوەیەکی گشتی کێ بەرپرسە لە بەردەم گرفتی ڕۆژنامەنووسانی کەرکووکدا؟ بە پلەی یەکەم ئیداری شاری کەرکووک بەرپرسە دواییش ئەو لیژنە باڵای کە حکوومەت ئێرەم دایناوە لە نێوان هەرێم و بەغدا ئەوانش بەرپرسن ئەوانش چونکە ئێمە داوامان لیان کردو ئەبێ ئەوانش جۆمان لێ بگرن ئەوانش هەوڵمان بۆ بدەن چونکە لە ڕێ ئەوانەوە ئەوەی بکرێت لە ڕێ ئەوانەوە کرێت بە تایبەتی ئەتوانن فشار بخەنە سەر بەغدا فشار بخاتە سەر ئیدارەی شاری کەرکووک و فشار بخاتە سەر پارێزگاری کەرکووک بۆ بتوانێت واز لەم ململانی بێنێ ململانێکی کە زۆر بێمانایە زیان بەخشە بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک بە پلەی یەک چونکە ئێمە ئەگەر لە کەرکووک خزمەت بەم شارە بکرێت خزمەت بە کورد و عەرەب و تورکمانەکرێت بەگشتی خۆر خزمەت بە کورد ناکرێت کەواتە هەموو خەڵکی شار کەرکووک زۆرسپاس بۆ بەڕێز تا جەبار ئەندامی لقی کەرکووکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز. بەڵێ خۆشەویستان ڕاپۆرتێکمان ئامادەیە پێشانگای هونەری قوتابخانەکان پێکەوە دەچینە لای ئەو ڕاپۆرتە. دیارە ئامانزمان لەکردنەوەی پێشانگای بڵاوکراوەکان دەرخستنی توانا و بەهرەی هەم مامەسایانی هونەریە هەم قوتابی خوێندکارە یارە ناوەندەکانی خوێندندا تاقە و توانایەکی یەکجار زۆری هونەری ڕۆشنبیری فەرهەنگی هەیە بۆیە جێ خۆیەتی گرنگی زیاتر بەو لایەنە بدرێت کە بتوانین لە پێشانگایکی ئاوادا توانەکان بە دیار بخەین. دیارە ئەمە پێشتر بە نووسراوی ڕسمی کە ئاگادارێکمان کردوون کە سەرجە مامەسایانی هونەری پابندن بەکردنەوەی ئەو پێشانگایە دیزاین و کاری جوانکاری لەلایەن پێشانگای بڵاوکراوەکان لەلایەن مامەسای هونەریەوە ئەنجام درراوە بەڵام بابەت و ناوەڕۆکی ناو پێشانگاکە لەلایەن قوتابی خوێندکارەوە هێنراون. پێویستە هەموو ساڵێ ئەم جۆرە فیستیڤالانە لە هەموو شوێنێک لە هەموو ناوچەیەک بکرێتەوە چونکە بەڕاستی زۆر پێویستە بوو ئەوەی منداڵ بتوانێت سوود لە بواری هونەر لە بواری ڕۆشنبیری لە بوارەکانی تر وەربگرێت هەروەها لە بوارانەی کەوا پێویستە لە هونەردا منداڵ چۆن ڕەنگەکان بناسێ چۆن تێکەڵی جەوەکان ببێ ئەم فیستیڤالانە هەموو بوارەکانی تێدا هەم لە جەوەکان هەم لە وەرزەکان لە ڕەنگە جیاوازەکان. بیرۆکەی جوان وەزایدەن پەیامێکی جوان لە پشتی هەموو ئەم کۆمەڵە چالاکیانەوەی کە دەکرێت وە ساڵانە بوونی ئەم جۆرە چالاکیانە وا دەکات کە قوتابی یان خوێندکار چێژێکی زیاتر لە خوێندن ببینێت چونکە خوێندن بەتەنیا هەر سعیکردن و فیزیا و کیمیا و بیرکاری و مێژوونیە هونەر بابەتێکی سێرەکیە وانەیەکی ڕئیسیە کە زەرورە لە گرنگی پێ بدرێت. من چالێکەکەی من لەسەر ژیانی چاری چاپلینە و ئەو شانێکی هادە کۆمیدێنێکە بەڵام لە ڕاستیدا هەموو وتەکانی زۆر بەناوبانگە هەم بۆ خۆی زۆر خۆشەویستە لە لای خەڵکدا ویستم دیسانەوە
لەسەر ژیانی دیسانەوە نوێیکەم و دیسانە بۆ نەوانی کە تازە پێگەشتون دیسانەوە بیبینەوە دیسان لەسەر ژیانی بخوێنەوە من ویستم بەو چالاکیە هەم قوتابیەکانم ئەکتیڤ بکەم ویستم ئەوان وا لێ بکەم کە بە دواییدا زانیاریەکە بگەڕە هەم بۆ خۆیان سوودیە هەبوو هەم بۆی کە بۆ کۆمەڵگەکەش بن لەسەر ژیانی دیسانەوە بخوێننەوە. بەڵازدان دەچینە لای بڕگەی زانیاری و چەند زانیاریەکتان لەسەر بەرزی ڕێژەی چەوری خوێن بۆ دەخێنە ڕوو فەرموون با پێکەوە بینەربین. چەند زانیاریەک لەسەر بەرزی ڕێژەی چەوری لە خوێندا. بەرزبوونەوەی ڕێژەی کۆلسترۆڵ چەوری لە خوێندا زۆربەی جار هیچ نیشانەیەکی نییە تا کەسەکە هەستی پێ بکات. بەڵام ڕەنگە کەسەکە ڕوبەڕووی مەترسی توشبوون بە نەخۆشی گیرانی بۆریەکانی خوێن لە دیواری دڵ و جەڵتەی مێشک و مردنی لە ناکاو ببێتەوە. لە حاڵەتی ئاساییدا کۆلسترۆڵ لەلایەن جگەرەوە دروست دەکرێت و سوودی خۆی هەیە لە دروستبوونی دیواری خانەکانی لەش و چالاکی مێشک و دروستبوونی هۆرمۆن و خەزنکردنی ڤیتامین. دوو جۆر کۆلسترۆڵ بەگشتی بوونیان هەیە، ئەوانیش زیان بەخش، سوود بەخش. جۆرێکی تر چەوریش هەیە پێی دەڵێن چەوری ئەسیانیەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی دڵەوە ئەگەر ڕێژەی زۆر بەرز بوو لە خوێندا. چۆن پارێزگاری لە ڕێژەی چەوری لە خوێندا دەکرێت؟ خواردنی تەندروست، دوور بێت لە چەوریە تێرەکان. خواردنی سەوزە و میوە و دانەوێڵە بە توێکڵ و زۆر ئاو خواردنەوە ڕێگر دەبن لە چەوری زیان بەخش. لە هەفتەیەکدا 150 خولەک وەرزشێکی مامناوەندی پێویستە، چونکە وەرزشکردن بە شێوەی ڕۆژانە دەبێتە هۆی کەمکردنەوەی کۆلسترۆڵی زیان بەخش و بەرزکردنەوەی کۆلسترۆڵی سوود بەخش. دوورکەوتنەوە لە جگەرە کێشان یان وازهێنانی بە یەکجارەکی، چونکە کێشانی جگەرە دەبێتە هۆی تەسکبوونەوەی دیواری بۆری خوێن لە هەموو لەش. بۆ چارەسەر بە دەرمان پێویستە کەسەکە پزیشکی پسپۆڕی تایبەتمەند بیبینێت. بەڵازیان پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوە بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان سپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.